ناوی سەوسی کەس هاتوتەوە بۆ بەڕێوەبەرایەتی تەندروستی بۆ دامەزراندن. ئێمە وەکو خۆبەخشەکان کە من وەکو بەشی شیکاریم تەواو کردووە لە 2014 تەواوم کرد لە 2015 خۆبەخشم. یعنی هەمانە 2012 تەواوی کرد 2011 تەواوی کرد بەڵام 2021 ناوی هاتوێتەوە ئێمە ناومان نەهاتوێتەوە. یەک حساب نەکراوە فەرمانی کارگێڕی. ئێمە ئەو کاتە دەستمان پێکرد هەمووی فەرمانی کارگێڕی بۆ کراوە فەرمانی وەزاری بە هەمووی بۆ 30 کەس کراوە کە ئەویش حیزبی بوون. ئەوان دە خاڵیان بۆ دائەنرێ بۆ هەر ساڵێک ئێمە یەک خاڵمان بۆ دائەنرێ. اینجا هەنێک بلیت بڕ و هەنێک کارگوزار و ئەمانە شۆفێر زیاد کراون لە بەشە پزیشکیەکان لابراوە ئەوانیان لە بریان داناوە. دامەزراندنەکە ئەم خۆی یعنی هیچ کامیان ناتوان بەبێ یەک بیکەن یان هەم دکتۆر ئازاد ئەبێ ئاگادار بێلەوە هەم بەڕێوەبەرای هەم وەزیریش ئەبێ ئاگادار بێلەوە. ئەمان ئەڵێن ئەوان لیژنەیان داناوە بەڵام تا ئەمان ناوەکان نێن و تا پشگیری ئێمە نەکەن چۆن ئەوان ئەتوانن لە خۆیانەوە ناودا بنێن. ئەگەر دکتۆر ئازاد ئەڵێت لە لیژنەدانراو بۆ نایە قسە بکە لەگەڵ ئێمەیە. ئەمڕۆک و دەرچوانی دانەمەزراوی تەندروستی و هەروە خۆبەخشانی تەندروستی هەستاین بەگرتبوونەوەی هەستاین بە سازانیان گرتبوونەوە ناڕەزاییە بۆ داواکردنی مافە سەرەتاییەکانی خۆمان کە دامەزران و پێمان وایە لەم دامەزرانی 130 کەسە بۆ خستەخانەی بیارە غەدرمان لێکراوە بەڕاستی هیچ دادادیشتیان نابین لە چەند خاڵە کە ئێمە پێشتر ڕوومان کردووە چەند جارێک بەڕاستی ئێمە ئاگەمان لە زۆر شتی ئەم دامەزرانە نییە لە زۆر پێوەری ئەم دامەزرانە نییە بەڕاستی ئەو شتانش کە وەکو پێوەردایان ناوە ئێمە بە هیچ شێوەیەک دانی پیانین بە هیچ شێوەیەک ڕازی نین لەسەری لەم دامەزرانەیە زۆر شتم کە ناشەفاف نیچێ لەوانە شێوازی خاڵبەندی دامەزراندنەکە هیچێک لەوانە ساڵی دەرچوون لە بەرچاو نەگرتنی کۆنمرا لە بەرچاو نەگرتنی خۆبەخشی بەڕاستی داواکاری ئەمە غیری ئەمە هیچ شتێکەکە مافی ڕەوای خۆمان بگەڕێنەوە بۆ خۆمان و تاوە.